ئەو باجانەی کە حکوومەتی خاتە سەر کەرتەکان لە دوکاندار لە ئۆتۆمبیل لە هەموو باجانەی کە بەسەر هاوڵات و لە ئاو و کارەباوانەوە حکوومەت ڕاستی ئەو خزمەتگوزاری کە پێشکەشەکە بەرامبەر بۆ باجانە نیە چەند قات بەرامبەر بۆ باجانەیە ینی بە شێوازێک 300% ئەو باجانە لەسەر هاوڵاتی زیادەکە سرە ڕای قەیرانی دارایی ئەمەش واکات کە بازار بە یەکجاری خاو بێتەوە و ئەو ئیش و کارانەشی هەیە لەم سەردەمی قەیرانەیە و لە نەبوونی موچەیە هێندەی تر دابەزیانی هێندەی تر خاو بێتەوە ئەمەش واکات فشارێکی زۆر لەسەر هاوڵاتی دروستە بێ واکات کە هاوڵاتی بۆ ئەوەی بژێوی ژیانی خۆی دەست بکەوێت ینی هەر ئەوەی کە وەرێگرێت ڕاستەوخۆ بە زیادە شۆبیدا بە باش بە حکوومەت. دانانی باش لەسەر شتومەک و کاڵایە خود هەر بوارێکی ترینە کۆمەلگا ئەمە شتێکی جیهانیە و لە هەموو دنیا هەیە بەڵام بێ حکوومەت بیر لەوە بکاتەوە باجە لەسەر کێ دابنات ینی بەڕاستی ناکرێت لەم وەزەی کە لە هەرێمی کوردستانەیە دەرەنجامی ئەو قەیرانە دارایی کە ڕۆژ بە ڕۆژ باردۆخی خەڵک بە تایبەت خەڵکە عامەکە تا دێت خراپترە بێتەوە باج لەسەر کارتی موبایل و ئۆتۆمبیلی تایبەت و هەنێشتی تر دابنیکە تەنها خەڵکە ئەو خەڵکەی کە ئاستی دارایی خراپە زەرمەند بن ینی باشتر دیراسی ئەو بڕیارەی بکردایە و بیری لەو کراتەوە باجی لەسەر بۆ نمونە عیادەی پزیشکی دابنا بۆ نمونە لەسەر هەنێک بازرگانی جۆراوجۆ کە لە وڵاتە ئەکرێت و هیچ باجێکیان لەسەر نییە بەو شێوەی وایە ڕەنگە حکوومەت داهاتێکی دەست کەوتایەوە لە بەرژەوەندی گشتی بەکاری بێنایە بەڵام بەو شێوازەی تر کە پێشتر ئاماژەم پێدا کارێکی با بڵێن باش نییە و زیانی زۆرێ بێ بۆ کۆمەلگا. هەرێمی کوردستان تەنیوە لە گەندەڵی هەموو کایەکان هەموو سێکتەرەکان پڕ بووە لە گەندەڵی کۆمەڵێک خەڵک لە هەر ناوچەیەک یاخود با بڵێن هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی دەستیان بەسەر داهات و ئەو سەرچاوانە گرتووە کە بژێوی خەڵکە بۆیە ئەوانە بە شێوەی سیستماتیکی و لە چوارچەوەی یاسا بەرمەجە ناکرێت و ناگەڕێتەوە بۆ خەڵکی بۆیە حکوومەتی هەرێمی کوردستان ناتوانێت لەم کاتەیە چارەسەری ئەو دۆخەی بکە کە تێکەوتووە نەبێ حکوومەت پاکسازیەکی باش بکات ئەوانەی کە لە زروفێکە لە بۆی هەڵبژاردنەکانەوە ئەو دامەزرانەی بە لێشاو کراوە پێداچنەوەی پێ بکرێت ئەوانەی کە پلەی وەزیفی بەرزیان پێدراوە بگەڕێنەوە بۆ ئاستی ڕاستەقینەی خۆیان سەرچاوی داهاتەکان ئەوانەی نەوتی و نانەوتی هەمووی ڕێک بخرێتەوە هەمووی بچێتەوە دەغیلەی حکوومەت و دواتر لە چوارچەوەی یاسا لە ڕێگەی وەزارەتە معنیەکانەوە دابش بکرێتەوە سەر هاوڵاتیان.